نصيحتي تري بينجم وصيتي شعيب وقومكي ولا تقعدوا بكل صراط توعدون ما تندابنيشن لسر هم الرقايق بشويك توعدون هرش لا خلق ده كان خلق ده ترسين رقري ده كان تشتهي ده كان او كاره هلقرن بس هيتي عيبه جات تشتهي برابر اذا كانم رسمي بيا انا رسمي به هر تشتهي تو لسر ري خلق دانيشتي وستريك اللي داناو روتت كردو بار اللي سنت او تشيه اما تشتهي بس تشتهيش الرسمي كراوة قانون تشتهي بكرية قانون وياسا يعني ما اوي بيشو ك دوای ئەوەی کە کەرکووک سندرا و يعني دەستیان بەسەر کەرکووک داگرت و زەوتیان کرد يعني مسلمانانێک لە کەرکووک تەلەفۆنی دەکرد مامۆستا بارمان پێ لە هەولێرەوە بۆ کەرکووک سرە گیراوە خوا بزانێ بەخوا پارەیەکی زۆر نەدەین ناهێڵن شتەکەمان بڕوە پارەیەکی زۆر نەدەین ئێوە بە قانونی بە یاسایی ڕوتت دەکا ئێمە چەتەیە جاوەکو وتم یاسای بۆ دانەی بەخوا هەر چەتەیە و حرامە یاسای بۆ داننی 4-5 گەنجی مافیا بڕۆن چەک بەدەست بڕۆن خەڵک لە ڕێگا ڕوتکەن هەر هەمان شتە ولا تقعدوا بكل صراط توعدون لەسەر ڕێی خەڵک دامەنیشن خەڵک مەترسێنن خەڵک ڕوت مەکەن هەڕەشە لە خەڵک مەکەن خەڵک ناچار مەکەن ماڵی خۆیانتان بدەنێ وتصدون عن سبيل الله سبحان الله هم لەسەر ڕێی خەڵک دادنیشن هم لەسەر ڕێی خوا دادنیشن وتصدون عن سبيل الله خەڵکیش لە ڕێگای خوا لا دەدەن